بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجا لەگەڵ بەڕێز مامۆستا حەسەن بابەکر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا کۆمەڵی ڕووداوی گرنگی ساڵانی هەشتاکانمان باس کرد بەر لەوەی کە بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان عێراق دروست بێت. ڕووداوەکانی دیوی ناوەی کوردستان بەشێکی گرنگی کە پەیوەندی بە ڕابوونی ئیسلامی کوردستانەوە بۆ هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنامەکەشماندا درێژکراوەی هەمان بەشی یەکەمی بەرنامەکە لەسەر باسکردن و گێڕانەوەی ڕووداوەکان بەردەوام بین کە لە کتێبی هەوراز و نشێودا مامۆستا حەسەن بابەکر بە وردی باسی بەشێکی زۆر لەو ڕووداوانەی کردووە. دووبارە خۆشحاڵ بۆ مامۆستا بۆ ڕەخساندنی ئەم دەرفەت دەکەم بەخێر بێن سەد چاو. سپاس. وێزگەی نێوان بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی بریتیە لە کۆمەڵێک کۆبوونەوە و گفتوگۆ و یەکتربینین اینجا ئەم بزوتنەوەیە دروسە بێ. بێگومان ئەم بزوتنەوەیە کە لە 11 ساڵی 1970 مامۆستا مەلا عوسمان و مامۆسایانی تری هەڵەبجە و ئەو گەنجانەی کە لە هەڵەبجە و هەورامان و شارەزور و بەشێکی تری ناوچەکانی کوردستان بن ڕۆکەنە ڕۆژەڵاتی کوردستان و لەوێ لەگەڵ سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئەکەونە گفتوگۆ و وشەی پەیوەندی لابن هەروەکو تۆش لە ناو بیرەوەریەکانتان نووسیوتە و ئەبێ بە بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان عێراق ئەوانت باس کردووە. بەڵام ئەبینین لە حوزەیرانی ئەمەی کە دیارە مێژووە تا ئێستا ڕۆژەکەی زۆر ڕوون نییە، بەڵام لە حوزەیرانی یا بڵێن مانگی 1970 بووە دەبینین کاتێ سەیری مێژووەکە ئەکەین بزوتنەوەی پەیوەندی 3 کۆنگرەی کردووە 1 و 2 3. بەڵام کۆنگرەی چوارەمی بزوتنەوەی ئیسلامی کە درێژکراوەی 3 کۆنگرەکەی ئەوانە لە مانگی حوزەیرانی ساڵی 1970 کرێ ڕێک ساڵێک دوای ئەو کۆنگرەیە بۆچی دواکەوت مامۆستا حەسەن؟ بەڵێ طبعی کۆنگرەی چوارەم لە شلێر لە ناوچەی شلێر کرا لە برالە لە گوندی برالە. ئەوەی کە بزنەوەی ئیسلامی دوای ئەعلانکردنی وەکو بزنەوەی ئیسلامی گۆڕینی پەیوەندی ئیسلامی بۆ بزنەوەی ئیسلامی هیچ کۆنگرەی نەکردبوون. دوای 1 ساڵ کۆنگرەی کرد. ئێمە وەکو هێزی حەمزە نوێنەری هێز کاک مامۆستا شەریفی ڕەحمەتی بوو شەهید وەکو هێز بەشداری کرد لە کۆنگرەکەدا. بەڵام ئایا بۆچی وا بەدرەنگەوە کردی؟ بەڕاستی ئەوەش یەکێک بوو لە تێبینیەکان کە قیادەی بزنەوەی ئیسلامی ئەو کات دەبواە زووتر کۆنگرەیەکی کردبایە و ئەندامانی قیادی هەڵبژاربان و بەرنامەی تایبەتی داهاتووی دانابا وەکو بزنەوەی ئیسلامی جیاواز لە جاران کە پێشتر بزنەوەی پەیوەندی ئیسلامی بوو. کۆنگرەکە بە 1 ڕۆژ تەواو بوو. کۆنگرەی ئەو کاتیش بە خۆت دەزانی لەگەڵ کۆنگرەکانی ئێستا زۆری فەرقە، ینی سادە بوو. هەر کۆنگرەی ئێمەش ناکۆنگر لایەنەکانی کەش، بەڵام بە تایبەتیەوەی ئێمە زیاتر ئەوانەی بەشدار بوون چاویان دەبڕە ئینتخاباتی هەڵبژارنی ئەندامانی سەرکردایەتی زیاتر کە مەسلەی کۆنگرەش بۆ خۆت دەزانێت مانای کۆنگرە زۆر لەوە زیاترە. هەڵسەنگاندنی کاروبارەکانی ڕابردوو و دانانی میکانیزم و شێوازی کارە بۆ کاروباری تا داهاتووی حیزب بەس ئەوان وەکو قیادەی ئەو کات بەدرەنگەوە کردیان ئەمش یان تێبینیەکە نەدەبوو وایە. ئێوە کە بزوتنەوەی ئیسلامی دروست ئەبێ، بەڵام خۆتان وەکو خۆشت باسیەکەی لەگەڵ مامۆستا عەلی باپیر و کۆمەڵێک خەڵکی ترە ئێوە لە 21 حوتی ساڵی 1970 ڕانیە بەجێڵن. خەبەری دروستبوونی بزوتنەوەی ئیسلامیتان چۆن بیست؟ ئایا هەروەکو پێشتر لە بەشی یەکەم پرسیارم کرد باسی بەیعەتەکەت کردی مامۆستا عەلی باپیر وتت ئاگام لێ نییە، بەڵام ئەی چۆن خەبەرتان بیست و چۆن چوونە ناو ئەو بزوتنەوەی خۆ بزوتنەوەی نووسراوێکشی هەبوو کە بەیعەت دەیا بە مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز؟ بەڵێ وەڵای ئێمە ڕۆیشتنمان بۆ دەرەوە هیچ پەیوەندی بەوە نەبوو کە بزنەوەی ئیسلامی بۆتە بزنەوە یان چی ڕۆوە و چێ نەڕۆوە، بەس ظروف وەزعیەی ناوخۆی کوردستان و وەزعی ئیسلامیەکان و زەخت و فشارێکە لەسەریان بوو چوونە دەرەوەی ئێمەی خستە ئەو مانگی حوتی 1970. ئاخر کە بزوتنەوەیەک نەبێ ئەچوون چیتانە کرد لە دەرەوە؟ دەمازانێ بزنەوە هەیە، بزنەوەیەکی ئیسلامی هەیە، مامۆستا مەلا عوسمانەوە ئەوانش چوونە ناوی ئەوانە، بەڵام چ دەکەن و بەرنامەیان چ و چۆن چۆن و چۆن نییە ئەومان نەدەزانێت بە تەفسیل. هەرچەندە مامۆستا عەلی چەند جارێک نەفەری دەنارد بۆ سنە و دەهاتەوە و معلوماتی دێناوانە، بەڵام بەڕاستی ئەوەی ئێمە
يعني قناعتي 100% ما پێ بوو کە چۆن بێ و چۆن نەبێ يعني لامان زۆر ڕوون نەبوو. باش ئێوە چوونە 21/7/1970 ڕانێتان بەجێهێش وەکو خۆت باسیەکەیت وەبزان بە 2 ڕۆژێکە ئەگەنە ڕۆژەڵاتی کوردستان و لەوێ چاوتان بەکێ کەوتچوونەکوێ لەوێ چوینە کەوپەڕ مەقەڕێکی گەورەدانرا لە منتیقەی سەردەشتە لە منتیقەی نەخەیر پیرانشارە پیرانشار لە نێوانێکی پیرانشار و سەردەشتە بەڵام لە پیرانشار نزیکترە. ئەگەر چوین مەقەڕێکی گەورە بوو بزنەوەی ئیسلامی مامۆستا مەلا شێخ محەممەد بەرزەنجی و مامۆستا عەلی بیارە لەوێ بوون کاتێککە مامۆستا و ئێمەیان بینی زۆر دڵخۆشەوە بوون و دواتریش یعنی وەکو بلکەیەکی سەرەکی بوو ئەوێ کە خەڵک دەهات لە عێراقەوە و خەڵک دەڕۆیشتەوە بە بەو مودەکەمە قسەشەکەی مامۆستا بزوتەوەی ئیسلامی گەشت بوو ئەوە یەکسەر مەقڕبا بۆ ئەوەیە ئەو مەقڕە پێشینەی هەبوو ئەوە پێشینەی هەبوو بەڵام بوو پێشتریش بزنەوەی پەیوەندی ئیسلامی ئەوەیە هەبوو لەوێ لەو منتیقەی هەبوو دوایش بزنەوەی ئیسلامیش کە دروست بوو گۆڕا بۆ بزنەوەی ئیسلامی ئەویش بە هەمان شێوە ئێحتیمالی بۆ شوێنەدا چونکە سەرسنوور بوو خەڵکێکمان دەهات و دەڕۆیشت لەوێ دەمایەوە بەڵێ و مامەسانە لەوێ بوون بینیمان بەڵام باسی شتێکەکەی حەزەکەم بۆ بینەران باسیکەی وابزانام کە ئێوە ئەچنە ئەوێ جەژنی قوربان بەسەرادێ باسی جەژنی قوربان بکەی بۆ بینەران 5/8/1970 بوو جەژنی قوربان یەکەم ڕۆژی جەژنی قوربان مامۆستا مەلا عوسمان ڕۆژی پێشتر هات بۆ سەردانی ئەوەی کەوپەڕ ڕۆژی جەژن ئەو لە دەری گوندەکە بڵێن تۆزێک دوور کەوتینەوە لە مەقەڕەکەش نوێژ جەژنی بۆ کردین ئێستاش لە بیرما لە وتارەکەیدا سوڕەی قافی تەفسیر کرد بۆمان دوای کە چوینەوە بۆ مەقەڕەکە فراوان بوو یعنی بینایەکی حکوومەتی ئێرانی بوو دیار بوو چۆڵ بوو دابوویان نێ نان و چای شیرینیمان خوارد بۆ نوێژی ینی برنج و گۆشت و فاسۆلیاتان گۆشت و شتیوانە بوو جا ئێوامان هەموو قسەی خۆش بوو بە پێکەینەوە دەوێت کاکە ئاگدار بن ساڵێکی دی لەوانەیە ئەوەش نەبێت قەناعەت بە خۆتان بێن. بەڵێ لە بەش کتێبەکەتە باسی شتێکی ترەکەی ناونیشانی بابەتێک ئەڵەی کوڕی مەلا و شێخ مەبەست بوون ئەمە مەبەستی چییە باسی کوڕی مەلا و شێخەوەیە حزب ئەلبانیەکانی کوردستان تەبیعی لە نێوخۆیاندا هەموو ناکۆک بوون و لەگەڵ ئێمە ئیسلامیش خۆشیان پێمان نەدەهات بەڵام بۆ گەشەکردنی حزبی خۆیان و وەزعی خۆیان دەچوونە هەر گوندێک و هەر ئاوادانیەک پێیان خۆش بوو کوڕی مەلا یان کوڕە شێخ کە هەبووە لەو گوندە بیبین و تەنزیمی کەن و بۆ لای خۆی ڕاکێشن چونکە ئەوان تەئسیریان دەبێت لەسەر خەڵکی دیکە یعنی بۆ نمونە ئەگەر کوڕە مامۆستایە کوڕە مەلایەک لەگەڵیان بێت و ئیشیان لەگەڵ بکات دەتوانن لەکرد خەڵکی دیکە بڵێ کاکە ئەوە کوڕی مامۆستاشە لەگەڵ ئێمەیەوە بۆ نای ئیشمان لەگەڵ بکەیت زیاتر مەبەستم ئەوەیە کە ئەو حزب ئەلمانیانە زیاتر مەبەستیان ئەوە بوو تەئسیر لە ماڵە شێخ و ماڵە مەلا بکەن بۆی ئیشەکان چاتر بۆ بڕاتە سەرێ. بەڵێ یعنی مەبەستی ئەوەیە جگە لە حیزبە ئیسلامیەکان کە زیاتر کوڕە مەلا و مەلاکانی تیا بوو حیزبەکانی تریش ئەمی سوود لەو ناونیشانانە زۆر کەسیان ینی مەلاژ نەبوو ناوی لە خۆناوە مەلا هەیە ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی مەسەڵەن خەڵکی دیکە بە ناوی مەلا بانکراوە بەڵام مەلاتیشی نەخۆندە هیچ حیزبی شیوعی بۆ چونکە مەلا ئاعتیبار و سمعەیەکیە بۆ ڕێز و حورمەتێکی تایبەتی خۆی هەبووە لە مەجالیس سەریان ئەوە کردووە لە ڕۆیشتداوە پێشی نەکەوتون ڕێزیان گرتووەکو کابراایەکی ئاینی یا بۆیە ناویان لە خۆناوە مەلا بۆ ئەوەی ئەوانش ئیسفادە لەو ڕێزە بکەن. بەڵێ مامۆستا بگەڕێمەوە سەر کۆنگرەی چوار کە لە برالە بوو لە منتیقەی شلێر لە ناوچەی پێنجوێن تۆ ئێوە نوێنە تەنها یەک نوێنەرتان ناردەبوو وەکو هێزی حەمزە چونکە مەتەقەکە لێک دوور بوون یەک دووەمیشان وەک ئێستا نەبوو بڵێن دەبێت خەڵکمان زۆر بێتەوەوانە ینی بڵێ یەک نەفەرمان نرد وەک هێزە گەورەوە مامۆستا شەریف نوێنەری ئێمە بوو دیار بووە گەچوو بوو وتارێکیاندا بۆیە ئەویش ئەگەر هاتەوە کتێ و ئاتەم تەفسیر کردووە کە خۆی گەورە دەفەرمێ وەقیفوهم ئینهم مەسئولون لە ڕۆژی قیامەت دەڵێ ڕان گرن ئەوانە هەموو
دەبێت لێیان بپرسرێتەوە یەک بەیەک دەبێت لێیان بپرسرێتەوە داخوا چەکەن چیان کردو چیان نەکردووە دیار بوو دڵی پێ خۆش بوو لەسەرێکەوە کە خەڵکێکی زۆری بینی بوو لە مامۆستان و تعارفی کردبوو ئەو مامۆستا شەریفە و نوێنەری هێزی حەمزەیە و مامۆستا عەلی ناردوێتی بەڵام لە هەمان کاتیشدا هێندێک شتی تایبەتی لای ئێمە وەکو ئەندامانی هێز باس کرد کە جێی نیگەرانی بوو ئومێدمان دەخواست کە چاک بێت و دوعای خێرمان دەکرد ئەگەرنا بێسەرەوبەری و هێندێک شتی بینی بوو کە چاوەڕوانی زیاتری دەکرد باش یعنی ناکرێ ئەوانەی کاڵی کۆمەڵە بڕیار و کۆبوونەوەی بینی بوو لی نیگەران بوو ناکرێ باسی کەیت چی بوو ئەو بڕیار و ینی ئەم بە نظری من شتێکی زۆری ئەتیادەیە کە هەموو حزبێک کەم و کوڕی خۆی هەبێت گرەی هەبێوانە بەس ئەوە تەبیعی نییە کە حزب خەڵکەکەی نەوێرە گلەیی بکات نەوێرێ پێشنیار و تێبینی و ڕەخنە بگرێ ئەگەر نا هەموو حزبێک ئەو مشکلانی دەبن لەوە کە مثلەن ئەوی جواب بوو منیش لە کتێبەکەشمدا باسم کردووە حزبی ئیسلامی با حزبی ئیسلامیش بێت شەرت نییە هەموو ئەندامانی سەرکردایەتی هەرمەلا بێ یعنی بۆ دەبێ ینی ئیش بکرێت قسە بکرێت مثلەن کار بکرێت بۆ ئەوەی کە مامۆستایانی ئاینی هەموویان مەسئولیەتیان هەبێت لە حزبێکی ئیسلامیدا یاخود ئەندامی سەرکردایەتی بن با هێندێک مامۆستا ئەندام سەرکردایەتی بن شتەکانیش وەکو اختصاصی تەوزیع بکرێن مثلەن مەسایلی عسکەری بدرێت بە کەسێکی عسکەری کە شارەزایی هەیە و گەنجێکە و دەتوانین ڕایپەڕێنێ مەسەلەی تەنزیم بدرێت بە خەڵکێکی تەنزیمزان کە بتوانێت ئیشەکەی بکات و بەرەو پێشی بەرێ بەڵام بەداخەوە یعنی هەتاکو کۆنگرەی شەشیش کە لە سەرنجکەوتان لە ساڵی 1992 بزوتنەوەی ئیسلامی بەستی هەتا ئەو کاتیش دەتوانم بڵێم لە 95 زیاتری مامۆستایانی دینی ئاینی ئەندامی سەرکردایەتی باشە مامۆستا بۆ یعنی بێ ڕەخنە ئەمە تۆ لە کتێبەکەشتا باسیەکەی نەک سەردەمی کۆنگرەی چوار کە بڵێن بزوتنەوەی ئیسلامی و تەنانە ئێوە سەردەمی پێشتریش هەر ڕەخنە ئەگرێن بە تایبەتی مامۆستا عەلی باپیریش کە زیاتر مەلا بوون یعنی خۆ بۆ ناکرێ ئەو کەسە مەلا بێ و شارەزایی ئاینی بێ بەڵام پیاوێک بێ شارەزایی بێ لە مەیدانی عسکەریە پیاوێکی بەغیرەت بێ پیاوێکی ئیداری بێ ینی خۆ ئێستا بەشێ لە وڵاتانی تر تۆ باسی ینی ئێمە شانازیمان بە شۆڕشی ئەفغانستانەوە کرد بەشێکی زۆری یاخود هەندێک وڵاتانی ئیسلامی تر یخۆ هەمووی عمامە بەسەر ئەو شۆڕشانەی کرد لە ئێرانیش بە هەمان شێوە بەس حکمەتیار و خەڵکێکی سەیاف و خەڵکێکی زۆری هەبوو کە وەکو مەلا نەبووە جا بۆی قسەکە بەغەڵت تەفسیر نەکرێ من ڕەخنە لە مامۆستان ناگرم بەو مانایەکە نابێ مەسئول بن بەس دەڵێم هیچ حیزبێکی ئیسلامی لە شەرق و غەربی دنیادا ناکرێ بڵێ مادەم حیزبێکی ئیسلامیە دەبێ هەمووی عولەما بێت بەس با خەڵکی دیکەش تێدا بێ بەڵام ئاگای لە دینی لە ئیسلامیش هەبێت بەڵام وەکو شێوە اختصاصێک با ئیشەکان بدرێتە خەڵکێک کە لێزانە لەو بارەیەوە باش تۆ باسی کۆنگرەی شەشی سەرشکەوتانەکەی بزوتنەوەی ئیسلامیڵی تا ئەو کاتەش مەلابوون قیادەکە زۆربەی هەرە زۆر باشە ئەوە وەکو ئەڵێ مەلا و نامەلاش هاتە ناو قیادەوە چ گۆڕانکاریەک لە بزوتنەوەی ئیسلامیا دروست بوو ئەنا هەر ئەو گۆڕانکاریەوە شتێکی گرینگە کە حزبەکەت ئەوان بێتە بەرنیگای خەڵکە خەڵک و جەماوەر و شەریحەکانی هەموو تێدا لە قیادەیدا لە قەواعددا بەڵام هیچ شوێنێک تاپۆ نەکراوە بۆ هیچ کەس ئەمە لەگەڵ ئەوەمە کە ڕئیسی حیزبی ئیسلامی ڕئیسەکەی ڕابەرەکەی دەبێت عالم بێت شارەزا بێت هەتا ئەوانەی وەکو مەکتەبی سیاسی و نزیکی ئەوەشن بەڵام ناکرێ هەچی ئەندامانی قیادەی هیچ حیزبێکی ئیسلامی بە خۆمان نەڵم هیچ حیزبێکی ئیسلامی هەمووی لە شەریحەی مامۆستا بێت ینی وا بزانرێت کە خەڵکی دی بەش پێوە نیە بەس مامۆستا حەسەن پێ دوانی ئەم قەناعەتە باسەکرێ ئەمە بۆ خۆی ئەم قەناعەتەی تۆ باسیەکەی قەناعەتەکەی مامۆستا عەلی باپیر نییە لە سەرەتاوە یعنی بە جۆرێ لە جۆرەکان کە لە بزوتنەوەی پەیوەندیش ئەو ڕەخنەی هەبوو یعنی ئەوترا ئەو ڕابەرایەتی و نوێنەرایەتی نامەلاکانی ئەوانەی مەلانین ئەکا و ئەگەر ئەم مستەلەحە گونجاو بێ بیڵێم بە جۆرێ لە جۆرەکان بە دژایەتی مەلاکان وێنە ئەکرا ئەمە قەناعەتەی تۆشەرەوەی ئەو نییە وڵی ناوەڵا بەو شێوەی نییە کە مامۆستا تەمسیلی خەڵکێکی ئەوان نامەلای کردبێت و ئەسڵەن ئەمە لەگەڵ ئەو مامۆستانەی کە شایستە و ئەویان هەیە و اعتیباری ئەوان هەیە کە
مەسئولیتان پێ بدرێت ئەمە شەڕمان لەسەر کردەوە ینی ئیشمان بۆیان کردووە مامەساش بەڵام مامۆستا نەیشاردوێتەوە کە ڕەخرەی لە ڕابەرایەتی مەلاکان ئەگرت زۆرینە مەلا ئەگرت وانە بۆ چونکە لە مەیدانی عەمەلیدا ئیشێک بە خەڵکێکی بسپێری کە اختصاصی نەبێ هەر زوڵمیشی لێ دەکەی گوناح دەگاتێ ئێمە دەبووە خەڵکەکە زیاتر وعی هەبووایە توانی بای ئەو گۆڕانکاری هەزوو بکات بەوەی کە چێ باشە چێ گونجاوە چێ لە هاتووە بۆ ئەو شوێنە ئەودا بدرێت. بەس ئێمە گەر ڕەخنەیەکی بزوتنەوەش بکەین مامەسا حەسەن بە بڕوای تۆ توانی بەدیل بۆ قەنەعەتەی ئێوە بدۆزێتەوە خەڵکی اختصاص بێنە بیخاتە شوێنەکان تا بزوتنەوە لە قەیرانی ڕزگار بکە کە ئەگوترێت و باس ئەکرێت کە مەلاکان دروستیان کرد بێ ئەمان بوو بنە بەدیل شتی وای کرد بزوتنەوە لە کۆنگرەی شەش لە ناتوانم بەڵام گۆڕانکاریەک بوو ینی هێندێک شت ڕوویدا لە کۆنگرەی شەش چەند ئەندامێکی سەکردایەتی هاتنە پێشەوە کە مامۆستای ئاینی نەبوون بەڵام توانیان کە هەندێک کلێنان پڕکەنەوە بۆ نمونە مەسەلەن نەفەر هەبووە بۆ یەکەم جار لە کۆنگرەی شەش بۆ تا قەندامی قیادە بەڵام کراوەتاندا مەسئولی عسکەری توانیوەتی زۆر شت بکات وڵای بەناوە نەڵێم بۆ خۆ ناو ئێستا من ناوت پێڵم بۆ نونە منیش با دیفاعێک لە مەلاکان کەم لێرە بۆ نمونە مامۆستا مەلا عەلی بیارە مەسئولی مەکتەبی عسکەری بووە هەم لە سەردەمی ڕابیتە و لە بزوتنەوەی ئیسلامیش قیادەیەکی مەیدانی بوو بەڵام سەرکەوتوش بوو مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز سەرکەوتوو بەڵام ئەوانەی کە بەدیلن دواتر سەرکەوتوو بوون قەیچێکە ئاساییە خۆمە تاریخە ناوەکەیان ئارامجان ئەمە پێشتریش گوتم بە غەڵەت قسەکەم تەفسیر نەکرد ناڵێم هەرچی مەلایە بۆ ئاسکەری ناشێ هەرچی مەلایە بۆ ئەوە ناشێ دەڵێم قیادەی هیچ حیزبێکی ئیسلامی هەمووی مامۆستان نەبێت باشە خەڵکێکی تێدا بێت کە بە اختصاص دابدرێت بە پسپۆڕی دابدرێت نەک بە ناوی چونکە فلانشتەیە دەبێت ئەندامی بەڵام ئەڵەی ئەگەرنامەوە سەعەلی بیارە شەهید خوا بە شەهید قبوڵ کات یعنی ئینسانێک بوو مامۆستاش بوو شتی کەش بوو ئەو خۆ ئاتیادی زۆر بەڵام ئەڵەی چی حیزبەکە مەلا دروستی کرد خۆ ئێمە ئەگەر لە 16 باسی کەی مامۆستا محەممەد دەچێتە دەرەوە دواتر پۆلێک مەلا کە مامۆستا مەلا عەلی بیارە دوت تۆ دیسانەوە مەلا ئەبوبەکری سدیقی مامۆستا مەحموودی ئازادی مامۆستا لەتیفی پێنجوێنی دیسانەوە لە هەڵەبجە مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عومەر هەموو مەلا مامۆستا سدیق شێخ سدیق مامۆستا ئەحمەدی کاکە ماوە یعنی حیزبەکە بۆ خۆی مەلا بوو لە منتیقەی هەولێر بۆ خۆی هەمووی یعنی مەلا بوو باش الحەمدولله ئەوە جێگەی یعنی ئەمری واقع بوون مەلاکان ئەمری واقع بوو وانە بەڵام یعنی لاما بێ ئەو قسەی من کەم کەسێ معارضی بێت بەوەی کە بە شێوەی پسپۆڕی ئیشەکان بدرێن باش من دێمە سەر باسێکی تر تۆ لە ناو کتێبەکە تا قسەیەکەکە یان ناونیشانی یەکێ لە بابەتەکان ئەڵی شۆڕژ لە ناو شۆڕژداوە چییە مەبەستت چییە؟ پێشەوەی ئێمە بچینە دەرەوە لە مانگی 6 و 5 ئەوەی 1970 بوو مامۆستا ئەمینی پیرداوت کە بابی ناوی پیرداودە نەک گوندێکی شەت چونکە ناوی پیرداودە هاتبوو بۆ لای مامۆستا لە ماڵی کاکتای حایزایی لە ڕانیە بە تایبەتی و بەنهێنی لەگەڵی دانیشتین مامۆستا لەگەڵ ئەو دانیشت بە تەنیا دیارە ئەو مامۆستا ئەمین باسی ئەو مەسلەی بزنەوەی ئیسلامی ئەو شتیان کردبوو مامۆستاش فەرموو بووی کە پەیوەندیان پێوە بکەین و بچینە دەرەوە و بە هەموو لاماشتەکەی باش بکەین مامۆستا ئەمینش کردبووی ئەو وەزعە مامۆستایان لەوانەیە چاک لێی نەزان و ئاگان لە وەزعەکە نییە و پێیان هەڵناسیەوەوانە و مامۆستاش کردبووی کاکە گیان ئێمە مهمەوەیە مامۆستا عەلی وتووی مهمەوەی ئێمە مشارەکە بکەین لەگەڵ ئەوان یارمەتیان دەدەین هاوکاریان دەبین شتەکەی دەگۆڕین چۆن چاکە وای لێ دەکەین ئەو قسەیان لە مامۆستا عەلی گەورە کرد بۆی کە دەیەوێت بێتە ناو بزنەوەی ئیسلامی و لە ناو بزنەوەی ئیسلامیدا شتێک دروست کات کە غەیری بزنەوە بێت حیزب لە ناو حیزبە تۆڵی شۆڕژ لە ناو شۆڕشە شۆڕ لە ناو شۆڕژ حیزب لە ناو حیزب ئێمەش زۆر بەڕاستی بۆمان شی دەکردنەوە کاکە ئەوان نیە مەبەستی مامۆستای ئەوە بکە ئەگەر کەم و کوڕێکی شەبێت ئێمە حاوالەکەین باشی بکەین ئەوە شتێکی باشە و ئەوە لەوە ئەی دوای هاتە ناو بزوتنەوە نا مامۆستا مەلا ئەمین دوای گەڕایەوە هەولێر و بۆ خۆی لە دوای ئینتیفاضە سەردەمێک چەند مانگێک هاتە ناو بزوتنەوە دوایش جیابەوە وفاتی کردەوە بەڵێ پرسیارێکی تر تۆ باسی ئەوە کرد کە ئێوە چوونە ئێران لە 21 و چوونە
کەوپەڕ و جەژنی قوربانتان لەوێ کرد بەڵام باز لە جەولەیەکی یا سەفەرێکی مامۆستا عەلی باپیرەکەی بۆ سەریاس یا چوو وەبزانمەڵی مانگێکی پێچوو لەوێ جاری دووەمە جارێکی ترە بۆچی چوو بۆ سەریاس و مامۆستارم ئەوی سەریاس پێشەوەی مامۆستا گەڕێتەوە قەڵاتەکان بۆ پێشمەرگەمان ناتێنێک پێشمەرگە مەقڕیان لە قەڵاتەکان کردەوە من و ئەویش جنابی ماینەوە لە ئێران ڕۆژێکی کتی بە سەردانێکی مامۆستا مەلا عوسمانەوە و جەماعەتی هەڵەبجە و شارە دوور بکەین یەکەم جار بوو بەڵێ یەکەم جار دوای هاتنیان بەڵێ ئەمیش پێکەوە چوین جنابی مامۆستا گەیشتە ناو سەریاس زۆر بە ڕێزەوە بە خێراتیانیان کرد مەلا مەقادی کۆکۆی خۆعافریکا لە مزگەوتەکەی ئەوێ کە بەخێوەت و ئەوانە دروستیان کرد بوو بە مکەبیرە زۆر بەڕێزەوە بە خێراتنی مامۆستا عەلی باپیر و وەفتەکەی کرد و باسی کتێبەکانی کرد و باسی دەور و چالاکی و ئیشی مامۆستای کرد کە دەوری هەبوو دوای ئێمە لەوێ بەڕاستی هەدەفەکە ئەو بوو کە مامۆستا جنابی مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عەلی و جەماعەتی مامۆستانی دیکە و خەڵکێک ببینرێ بزانین چ دەکات کۆ بزوتنەوەی ئیسلامی بۆ داهاتەوە ئێمە شاتوین و جەماعەتێکین و ژیانی خەڵکەکەش گوزرانی خەڵکەش ئەوە ببینین ئەو بوو لەوێ جنابی مامۆستا مەلا عوسمان و مامۆستایان دیکە بینران و جگە لەوان خەڵکێکیش کە لە ئیخواندا بوون وەکو مامۆستا سەید ئەحمەد بەرزنجی و خەڵکێکی دیکەیان بینران زوو بۆمان دەرکەوت ئەوان لەگەڵ ئەو مەسەلەیە نین کە وەکو جیهاد و ئیعلان دەکەن مامۆستا عەلی باپیر لە وتارەکانیان لەو ناوانە باسی چییە کرد بۆ خەڵک نەکەرێ وتاری مامۆستا عەلی مەسەڵەن بۆ نمونە مامۆستا عوسمان و مامۆستا مەلا عەلی و مامۆستا ئەحمەد و مامۆستا عەلی باپیر وتاریان هەبوو لەوێ هەموویان مەسەلەی جیهاد و بەرەنگاربوونەوە و دیفاعکردن لە میلەت و دژاتیکردنی زوڵم و سەم و ئەوانە ناوەڕۆکی وە کاکڵی وتارەکانیان بوو بەڵێ تۆ باسی قەڵاتووکانت کرد من ئەمەوێ پرسیار کە مەقڕی قەڵاتووکان بۆ لەوێ دانرا کێ هەڵی بژارد چۆن بوو ئەوێ بەڵام ناوبڕێوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرم و دەگەڕێمەوە لاتە دووبارە سڵاو بەر لە ناوبڕەکە پرسیاری دانانی بارەگاکەی قەڵاتووکانم کرد دانانی مەقڕی قەڵاتووکان بۆ لەوێ دانرا بۆ ئێمە هەر لە داخل بووین فکرمان دەکردەوە کە لەو سروونارەی ئێران بڵێن پشدەر و ئەوە لەکوێ مەقڕدا بنین دیارە مەشوەڕەتمان زۆر لەگەڵ خەڵکێکی زۆر کرد یەکێک لەوانە کە مەشوەڕەتمان لەگەڵ کرد ئینسانێکی دنیا دیتەی بەتەمەن بوو ناوی کە خاڵ جەوهەراغا بووی لێوژێ ئەو منتیقی پەسەند زانی کە ئەوە خاڵی خێزانی مامۆستا عەلی باپیریش نەبوو بەڵێ خێزانی یەکەمی هەڵدە ڕوخسار بڵێ پێشنیاری کرد کە منتیقێکی گونجاوە بوو دانانی مەقڕ ئێمەش بەڕاستی هەر لە داخل بووین کە ئەوێمان دیاری کرد بوو ئەو بوو کە لە کەوپەڕ خۆمان ئامادە کرد و نەفەرمان ناردەوە کە شوێنەکە دیاری بکەن و ئێمەش دوای چوین دەست با کرد بە دروستکردنی خان و ئەو منتیقێکی شاخاوی بوو و قایم بوو و پێشمەرگەی لایەنەکانی دیکەشی لێ بوو بۆ نمونە لە گوندی ڕزگە نزیکە قەڵاتەکان پارتی دیموکراتی کوردستان ناوچەی لێ بوو لەگەڵ حیزبی شوعی مەسئولەکەی ناوچەی پارتی نەجات کەرکووکی بوو لەمەوێ ساندامی سەرکردایەتی پارتیە لەبەری ئەو بەکرەش لە لای دەسەڕاسمان محسین بایز لێ بوو کە مەسئولی سۆشیالیست بوو لەگەڵ مەقڕێکی گەورەی یەکێتیشی لێ بوو ئێمە لەنێ ئەو خەڵکەیدا ئەوە وەکو هێزێکی ئیسلامی ئەو حیزبانە بەتاوی باسی حیزبی شوعیت کرد ئایا بەریەکەوتنی فکری و بەریەکەوتنی سیاسی و سوزام عسکەریشتان نەبوو کە بیر و باوەڕتان تۆزێک یانەک تۆزێک هەر دووریش بوو لە یەکەوە بەڵێ مامۆسارم لەوەش زیاتر ئەوەیە کە تێگەیشتن و فەهمی ئەو کاتیشمان جیاواز بوو لە ئێستا زیاتر باڕقوڵین زیاتر شتەکان لە مەبەستی سیاقی مێژوویە زیاتر شتەکان لەگردێنەوە ئەو کات مەسەلەن لەناو ئەو شاخ و داخ و بەردوو ئەوە ینی هەر سایکۆلۆژیش وەکو شتێکی نەفسی تند و ئەوە بووین بەڵام لەگەڵ برادرانی شوعی نەخێر ئەمە سەردانیشمان کردن بەڵام ڕووداوێ باسەکەی مامۆستایەکی ئاینیتان تقریبا هەڕەشەی لێکراوە بەڵێ لە گوندی زوورکان مامۆستایەکمان لەوێ بوو ناوی مامۆستا عەبدوڕەحمان بوو خەبەرمان بۆ هاتەوە لە داخل لە زوورکانەوە کە جەماعەتێکی حیزبی شوعی لەناو زوورکانن ماڵیان هەڕەشان لێ کردو لەگەڵی تۆزێک دمەقاڵیان کردووە ئێمەش یەکسەر مامۆستا نامێکی نرد بۆ مەسئولی مەقڕەکەی ڕزگای شوعی حیزب شوعی
ئەوە تقریبان داوای دەکرد بکە ئەو خەڵکەتان ئاگادارکەنەوە ئەزیەتی خەڵکی ئێمە نەدات و وازی لێ بێن لە ماسا عەبدوڕەحمان ئەگەر نا قبول ناکەی ئەوە تقریبان لاجەی بەتوندیشی نووسی بوو وڵات دوای دووسێ ڕۆژ بیستمان کە ئاگاداریان کردوونەوە و وازیان لێ هێنا بوو یعنی گەشتە ڕێکەوتن پاش 15 ڕۆژ 20 ڕۆژ بە چەک و ئەسلحەی چاکەوە یعنی هەتا قەناسێکمانە بۆ ئەومان لەگەڵ خۆمان برد ئاربیجیمان برد مامۆستا عەلی و ئەمن و جەماعەتی مامۆستا عەلی مەمکو ئەندامانی هەیە زۆر بەمان من باوکی سەردانێکی برادرای پارتی و شوعی بکەین لە ڕزگا پێشدان سەردانی پارتیمان کرد بۆ سەردان چوون نەک شەڕ بەڵێ بۆ سەردان چوین بەڵام ئەو چەک و سلاح و خەڵکێکی زۆریشمان کە بردبوو یعنی هەر بەمەسمان ئەوە بووکە وەکو ئیسلامی خۆڕانوانێکیشی تێدا بێ بووی کە بزانێ ئێمەش خەڵکێکین هێزێک قووەتێک شتێک هەیە بەرحاڵ بیکردنەوەی ئەو کاتی من ئاوا بوو بەو شێوەی سەردانی شوعیشمان کرد و زۆریاتیان مامۆستا ئێوە لە هین لە قەڵاتووکان یعنی بە جۆرێ لە جۆرەکان پەیوەندی ڕاستە و خۆتان بە سەرکردایەتی بزوتنەوە هەبوو ئەو کاتانە هەروەکو ئەوە دەرنەئەکەوتن کە جۆرێک لەسەر بەخۆیتان هەبێت کە لە منتیقەی پشدەر و بتوێنەوە ڕۆشت وڵی مامۆستا ئارەمجان جا عیلاقەتەکەت چۆن بێت ینی جیهازی ڕاکاڵمان نەبوو لەگەڵ مامۆسایان مامۆسایانیش خۆعافویان کە خوا زۆربیان ماڵەکانیان لە سنەندەست بوو دوور بوون لەسەر سنوورەکان ئەگامان لێکتر نەبوو یعنی بە مانگ و بە چەند مانگ یەکترمان نەدەبینی قسەیەک لەگەڵ یەکتر نەدەکرا ئەگە بەنامە جارێکی یان نامەی سەوتی ناردرا بە ئەوان زانی بەیان ئەگەر نهات بۆ خۆمان تەنزیماتی داخلیشمان دەکرد پێشمەرگەشمان ڕادەهێنا خەڵکی کە داهات کوڕەکانیان بڕێتەوە دەبوو لەگەڵ وانش قسەمان کرد بە علاقاتمان لەگەڵ حزبەکانیش دروست کرد بوو لەگەڵ حزبەکانی منتیقی جایەکێک لە شتەکانی بزنەوەی ئیسلامیش کاودەمی یعنی بڵێم نازانم باش نەبووە بێت ئەوە بوو کە هەر هێزە لە هێزەکانی بزنەوەی ئیسلامی تەنزیماتێکی تایبەتی خۆی هەبوو داخل بۆ نمونە ئێمە هێزی حەمزە لە منتیقەی ڕانیە و پشدەر تەنزیماتێکمان هەبوو هێزی حەسەن بەنا لە منتیقەی سلێمانی هێزی خالید لە منتیقەی هەورامان و ئەوە لەگەڵ هێزی سڵاحەدین هێزی نەسر لە منتیقەی شارەزور و هەڵەبجە یعنی هەر یەکە جۆرە تەنزیماتێکی تایبەتی خۆی هەبوو پەیوەندی پێوە دەکرد و ئیمکاناتیشی بۆ ئەمە خاڵی خراپ نێگەتیڤیە بوو چی خاڵی نێگەتیڤەکەی ئەوەیە یەک تەوجیه نەبوو یەک بڵاوکرەوە نەبوو بڵێم بۆیان بچێت شێوەی پەرۆدەکردنیان بە یەک شێوە نەبوو لەوانەیە ئێمە هەڵسکەوتمان لەگەڵ حزبێکی ئەلمانی لە منتیقی خۆمان بە شێوەیەکی بێ لە شوێنێکی دیکە بە شێوەیەکی دیکە بەڵام مامۆستا حەسەن پێ دوانە کەم و کورتیەکە لەوا بوو هەرچەند تۆ باسیەکەیت دوایە چمە سەری باسی کۆنگرەی پێنجەکەی کە لە دزڵی گیراوە و مەڵبەندی سێ مەڵبەند بۆ منتیقەی هەولێر و پشدەر و ڕانیە مەڵبەندێک و هەورامان و سلێمانی و شارە زووری مەڵبەندێک و هەڵەبجەش بۆ خۆی مەڵبەندێکی هەبوو ئای سێ مەڵبەند بۆ ئەو مناوە مەکتەبی ڕێخستن و تەنزیمی نەبوو بزوتنەوە کێشەکە لەمانە بوو بە بڕای تۆ کێشەکە یعنی زیاتر بوعدە عسکەریەکە بوو بوعدە عسکەریەکە هەبوو بەڵام لە عسکەریەکەش ئەو سەرپەرشتیکردنا نەدەکراو نەبوو خۆگە مەکتەبێکی تەنزیمی شەوە هەر نەیدەتوانێت دیسانەوە بکات بە ظروف و ملەباساتی ئەو کاتی لانی عسکەری و منتیقی حکومەتی عێراق کە زۆر بەقووەت بوو هەموو شوێنەکانی کردبووە ناچاریش بووین هەروە بکەین یعنی تەنزیم واز لێ نێنین بەڵام ئەگەر لەگەڵ ئەوەیدا هەر کەس هەر هێزە تەنزیمی کتابەتی خۆی هەبوو سەرێکیش هەبوایە و مرکزێتێکیش هەبوایە یعنی هێندێک شت و معلومات و ئەوە لەوێژان تەوجیهات دابەزی بە ئەوە باشتر بوو بۆ دوایی هەرچەند دێمەسەری بەس مامۆستا حەسەن وەک پرسیارم کرد پێدوانی ئەو لێک دووریە لە سەرکردایەتی و تۆ باسی ئێستا بەر لە قسەکانی من پرسیارەکە وشەی مرکزیەتت بەکارێنا ئەو دووریە و جۆرێک لە دروستبوونی گرفت و ناکۆچی لە ناو بزوتنەوە کە بەشێکی لە منتیقەی پشدەر و ڕانیەکە ئێوە بوون لەگەڵ سەرکردایەتیەکە کە لە سنە و دەوروبەری بوون ئەو لێک دووریە نەبوو بەشێکی خۆی دوورێکە یەکێک بوو لە نقصان خراپ لێک تێگەشتن لەو شتێکە شتیش دروست نەبوونی زمانی گفتوگۆ لە نزیکەوە یەکتر بینین ئەمانە کێشە نەبوو مەرەوەڵە دووری نەبوونی مرکزێتێک هەر لەوێش ئەگەر شتێک هەبووە مەسەڵەن حزب ئەو کاتوانی با جیهازی ڕاکەڵدا بێت بە دە ڕۆژدارێک قسەیەکمان لەگەڵ بکرێت تەوجیهاکێت تێک بدرێت مەسەڵەن لە مەلەکان لە قوڵایی خۆشناوەتی ئەوەش بە هەمان شێوە ینی زۆر بە زەحمەت بوو شتەکان بەڵام چونکە خەڵکێکی دڵسۆز کارەکەی دەکرد
خی گەورە ئیشەکانی بۆ ئاسان دەکردێ. بەڵێ تۆ باسی شتێکی گرنگە کە ئەڵەی باسی دەستکورتی و هەژاری خۆتانەکەی لە قەڵاتوکان بەڵام یەک دوو نمونەی ئافرەتانە دێناوەتەوە ژنان کە زێڕیان فرۆشتووە بۆ ئێوە لە مقڕەکان پێم خۆشە ئەو دوو نمونەیە کە لە کتێبەکە باس کردوە خۆت باسیکی بۆ بینەرات. وڵە نەکە دوو خوشبوون تەبێ خێزانی تای حاجی زاهری لەگەڵ خێزانی مامەسا خێزانی یەکەمی. ناوی چی بوو خێزانی کاکتەوە؟ ناوی عایشە خان بوو، عایشە خان. بەڵێ ئەوەکەی بەڵێ خێزانی مامەساش ناوی ڕوخسار خان بوو. بەڵێ ئەوان زێڕیان فرۆشت خوا پاداشیان داتەوە و ماوەیەکی باش ینی بۆچی فرۆشیان پارەکەیتاندا پارەکە ئەمە لە مەقڕ ئیشمان بە خواردەمەنی و ئەوەی عایشەخانتان بەچی یا خێزانی کاکتەها بەخوا نازانم بچماندا بەزمی ئەوان دەزانم لێماوەگرتووە و داومانە بە ئارد و برنج و چەک و چەکیشمان کڕیوە جاریوە هەبووە گول لەو ئەوانەمان کڕیوە بای هێندەی کرد ینی شەر نییە مسمەوەی کە ئیشیمە ئەو شتانە بوون کە پارەمان خەرج کردووە بەس نەکار ئەو دوو خوشکە بەڕێزە خوشکانی دیکەش کە لەناو بستنەوەی ئیسلامیدا و کاتی دەوریانە بوو بۆ نمونەمە چەند ماڵێک بووین لە قەڵاتەکان زۆر جار لە زستانی هەشتا و حەوت بیستمانە کە جاش و جێیش دەیەوێت هجووم کاتە سەرمان هەچی پیاوەکان و پێشمەرگە بۆ تەوزیعی شوێنەکانمان کردووە ئافرەتەکانیش هەتا بەیانی نانیان کردو بۆمان ڕاستە بەڵام کە ئێستا باسیەوەی ڕوخسارخانەکەی ڕێی نازام لە کتێبەکە پێم وایە ئەڵێ جارێک پێشمەرگەکان حەزیان لە گۆشت کردووە بۆ گۆشت زێڕەکەی خۆی فرۆشتووە برم هاتەوە بۆ گۆشت بوو یەکێکیان گۆشتیش لەوێت چ بوو تقریبان بە 5-6 مانگان مڕێکی دەکڕیان یەکێکی شەل و سەقاتکە هەرزانتر بوو هەرزان بۆ ئارێ وەڵا بەڵام بەڕاستی غیزای ماقنەویمان هەبوو کاتی وەکو ئێستا ئێوە چاشتان نەخوارد لەوێ چامان نەدەخوارد بەڵام بۆیە نەبوو کە بە حرایم بزانین مامەساعالی هەر لە ئەوە لە وەکتی کاکەجان چای مەخۆن یەکەم مەسروفێکمان لە کۆڵ دەبێتەوە وەختێکمان بۆ دەگەڕێتەوە و هینیش نییە یعنی واجب نییە بۆ زۆر پێویستیش نییە بۆ لە شوەوە جواب لەناسەبە لە زستانی هەشتا و حەوت ئێمە لە قەڵاتەکان شەوێکیان کاک دکتۆر مەحموود عوسمان و کاک عادنان موفتی و عادل بڕات پەیدا بوون لە مەقڕی ئێمە لایەندا دیار بوو لە ئێرانەوە داهاتنەوە لەگەڵ سەد شاز بوون کە عادنان و مەحموود عوسمانەوە نانێکمان دانێ خواردنێکی هاکەزایی و ئاسایی سادە دوایی دیار بۆ ئینتیزای چایان دەکرد پێمان گوتم بەخوا ئەمە چای ناخۆینەوە لێرە ئەگەر نا لە خزمەتدا بووین ئێمە سەرڕێ بوو بۆیە لایەندا بوو ئێستاش جارێبار بە سوحبەت کە عادنان دەڵێ کاکە جارەی هاتین چاشتان نەداینێ دوای هەر شەو داوا کرد پێشەوەکەمان لەگەڵ ناردن بۆ مەقڕەکەی خۆیان بۆ لای سۆشیالیست لەبەری ئەو بکرا بەڵێ چاشمان نەدەخوارد ئەو کاتەش هێزەکەی بزوتنەوە دوای ئەنفالەکان لە قەراغاتە لاتان هەر چاتان نەیانێ وەڵی نازانم چونکە هێندێک برامان هەبوو دایانگوت ئێسکان و قۆری و شیوان ئەوە تەرتیب کرد دایانگوت ئەگەر ئەو کاروانچیانەی ئەشیان بۆ هێناین چیان بۆ لە دەنین میوانن جا نازانم ئەگەر لەوەی خواربیانەوە ئەگەرنا جەماعەتێکی زۆر بوونەوەی خۆمان باوەڕاکەم چای ئەو هەموو خەڵکەمان هەبوو بێ بەڵێ مامۆستا هەر لە کتێبەکە لە شوێنێکی ترا ناونیشانێکت هەیە ناوت ناوە هەڵسەنگاندنێک باز لە سەرەتا و چەکەرەکردنی بیرێک ئەەکەی لە ناو بزوتنەوە تا ڕادێک ئەوەی لە نووسینەکەی تۆ ئەی خوێنیتەوە یا ئەخوێنرێتەوە نامۆیە کە باز لە فکری سەلەفیەتەکەی لە ناو فکرێکی خۆماڵی بزوتنەوە کە وەک خۆ دوتت ئێوە بەهۆی واقعی ئەمنی و واقعی سیاسی و عسکەری و ژیانی و گوزەرانی خەڵکەوە چوونە دەرەوە بەڵام بازە سەر هەڵدانی فکرەکەیت و ئەڵەی ئەمە لە ناو بزوتنەوە دروست بوو ئەوە ئەم هەڵسەنگاندنت بە پێویست زانی کە لێرە لە کتێبەکە بینوسی و ئەم فکرەیە ئایا بزوتنەوەی بەرەو چ ئاقارێک بردووات خۆی هەر مەسەلەی سەلەفیەت ئەگەر لێ حاڵی بین وەکو بڵین هەیە واقعەکەی ئێمە هەمومان دەبێت عەقیدەمان سەلەفی بێت هەڵسکەوتمان سەلەفی وەکو سەلەف کار بکەین و ئیش بکەین بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە لە کوردستان دەگوزەرێ و هەر لە هەموو عالەمی ئیسلامیدا هەیە نەوعێکی شێوازێکی دیکەی وەرگرتووە بزوتنەوەی ئیسلامیش بەڕاستی وەکی باسم کردووە لە کتێبەکەشدا
زیاتر مەذهبی بووە لە ئەوەلەوە بەڵام دواتر وردە ئەو فکری قەزەی سەلەفی تێخزاوەوانە یعنی ئەگەر دەڵێم مەذهبی بووە یعنی لەو چوار مەذهبەی کە متداولە لە موسڵماناندا زیاتر مەذهبی شافعی لە کوردستانی عێراق ئەگەر نا ئینسانی ئیماندار نابێ هیچ مەذهبێکیش بە دین بزانێ دین نییە مەذهب شێوازی تێگەیشتن و فەهمی ئەو عالمەیە بۆ دین بەڵێ بەڵام ینی ئەوەش ناگەیەنێ کە هەر کەسێک مەسەلەن مەجموعە کتێبێکی خوێندەوە بتوانێت قسە لە هەموو شتێک بکە ئەگەر نا لە هێندێک شتەوە ئاعتیادیە بەرحاڵ لە ناو بزنەوەی ئیسلامیشدا وردە دوای ڕاپەڕین و ئینتیفاضای کوردستان ئەو کات زیاتر دەرکەوت ئێستا کتێبەکەی تۆتانەوە تو یەکە من بۆیە ناچوومە ئەوە ویستم بەر لە ساڵی 90 ینی ئەو فکرەیە هاتە ناو سەرکردایەتی بزوتنەوەش ینی دەتوانم بڵێم سەرەتای دروستبوونی ئەو فکرەیە بوو تا ڕادەیەک هەبوو بەڵام زۆر کەم ئەو فکرەیە بوو کە یان و لەژێر کارکردی بیر و بۆ چوونی تێگەیشتنی ئیسلامیەکانی ئەفغانستان و هەندێک لە وڵاتان تقریبا بەڵێ ئەوە ئەمە خەڵکێکمان هەبوو هەر لەو دەرسانێک کە بە پێشمەکانیشان دەگوتەوە مەجموعە کتێبێکیان هەڵدەبژات کە بەو اتجاه بیری دەکردەوە بەڵێ لە ناو بزوتنەوەی ئیسلامیە دواتر ئەبینین ئەمە ڕاستی مێژووە ناکۆچی دروسە بێ ئایا بیر و بۆچوونی سەلەفیەکان لەگەڵ ئەوانی ترا زۆر جارە وترێت بە زمانی ئێستا هەیەڵێ لیبراڵەکان و مەحەفزکارەکان یا هەیە تەشبیه نەبێ بۆ لایەنە دینیەکەی ئەڵێ هەیەڵە کۆنەخوازەکان و نوێگەراکان یعنی ئەم ململانیانە لە ناو بزوتنەوە بووە بەشێک لەو ناکۆچیانەی کە دروستبووە هۆکارێکی ناکۆچەکان بوو ئەکرێ بڵێن دەتوانین بڵێن ئەوە بوو بەڵام بەڕاستی پێ بڵێم ینی گەشەکردن و بەرەو پێشوونی ئەو فکرێش زۆر بەسەریعی نەبوو لە ناو بزنەوەی ئیسلامیدا ینی خەڵکێک هەبوو ئەوا بەو شێوەیە بیری دەکردەوە بەڵام زۆر نەبوو ینی کەم بوو بەڵێ ئەکرێ عنی بڵێن ناکۆشیەکانی بزوتنەوە لەسەر ئیدارەدانی بزوتنەوە زیاتر بڵێ تۆ باسی کۆبوونەوەیەکەکەی کە لە سی ئەندامی سەرکردایەتی 15یان هەڵبژێراوەتەوە ئەمجا بازەوە ئەەکەی کە شێوازی ئیشوکارەکان دابش کراوە دەڵێیت پێچەوانەی پەیڕەو بوو ئەو دابشکردنەوە مەبەستت چییە؟ گلەیەکە لەوەی دابوو کە ینی ناکرێ بزوتنەوە لە جیاتی ئەوەی کۆنفرانسێک بەسەیان کۆنگرەیەک بەسرێ هەر چەند ڕۆژێک جارێک دابنیشی و زیاد هێندێک لە ئەندامی سەرکردایەتیدا بەزێنی هێندێکیش بەرزکەیەوە ئەوە لەو ڕۆیەوە کە دەڵێن پێچەوانەی منهەجە چونکە لە منهەجدا ئەندامانی سەرکردایەتی و گۆڕانی ڕابەر و گۆڕانکاری لە سەرکردایەتیدا لە زۆر نقطەی دیکەشدا دەبێت کۆنگرە بیکە ینی هێندێک شت دەکرا کە بۆ خۆشیان داوانزانی زەقا بەکەڵکی ئەو کۆبوونەوەی لە سنە بوو بەڵێ لە سنە بوو بەڵێ ئەو معلوماتانم زیاتر بڕاستی ئەم سپاسی ماسا و بەکر سڵدیقیش دەکەم کە لە ڕۆژ ژمێرەکانی ئەو ساڵانی ئەو کاتی وێدام ماوەیەک ئیسفادەم زۆر لێ کرد بەڵێ تۆ سەردانی یەکەمی مامۆسامان باس کرد کە چوون بۆ سەریا سەردانێکی تر لەگەڵ شەید عەبدوڕەحمان لۆتەری پێم وا بێ لە 18 ساڵی 1970 مامۆسا عەلی باپیر ئەم جارەیان بۆ ماوەی مانگێکە ئەمەیان مانگەکە بە مەبەستی چی بوو چوو قەڵاتوکانی بەجێهێش و چوو بۆ ئێران مامۆستا زانی کە لە قەڵاتوکان پێشمەرگەمان باش بوو 70 پێشمەرگەیەکە دەبووین چەکی باشمان نەبوو وەزعەکە هادێ بوو ئەویش زۆری مەبەست بوو کە لە نزیکەوە جەنابی مامۆستا مەلا عوسمان و خەڵکێکی ببینێت لە نزیکەوە هێندێک تێبینی و پێشنیار و ڕەخنە و گلەی خۆی بکات چونکە بۆ بە دوواداچوونی بە دوواداچوونی ئەوەی چوو بوو و جگە لەوەش خەڵکێکی خۆمانە ببێنن لە هێزەکان داخۆ ئەوانش هەمان معاناتیان هەیە چ بکەین باشە چ نەکەین باشە بە ئاگامان لە یەکتر بێت ئەگەر سەرکردایەتیش ئاگای لە هێندێک هەڵسوکەوتی ئێمە نیە بە ئەمە بۆ خۆمان جۆرە تەنسیقێکمان هەبێت چونکە هێزی عەسکەرینە و پێویستیمان بە یەکتر دەبێت و جگە لەوەش خەڵکێکی دیکەی عێراقی لە غەیری بزنەوەی ئیسلامیش بینی بووی کەساتی خەڵکی بڵێن عەشایر یعنی بە یەک مانگ خەڵکێکی زۆری خۆمان و خەڵکی دیکەی بینی بوو ئیسفادەشی هەبوو تەبیعی بەڵام ئەگەر هاتەوە
دوو ڕۆژ دوای هاتنەوەی یەکسەر شەڕی قەڵاتەکان دروست ئەوە باسەکەن بەڵام مامۆستا عەلی باپیر بۆ کۆکردنەوەی وەلا و نزیکردنەوەی خەڵک لە خۆی نەچوو بوو ئەو گەڕانە و سەردانانە بکات لەوانەیە زۆر جار ئەوانەی کە ڕەخنە لە مامۆستا عەلی باپیرەکە من نەئەڵێم نەیارنە دش بەڵام ئەوەی ڕەخنەی لێگن کە بە جۆرێ لە جۆرەکان بۆ منە حەزی لێبوو بێ زۆرترین خەڵک هەم لە هێزەکان هەم لە کادیر و سەرکردەکان نزیکی بن و لێی کۆ ببنەوە وەڵا مەسەلەی خۆی نەبوو وەک شەخص بەس دەیویست ئەوەی ئەو بە چاکی دەزانێت پێیان بڵێت بۆی بە هەمویان لە دەوری فکرەیە کۆبنەوە ینی مامۆستا عەلی زۆر جار دەڵێ مامۆستا مەلا عوسمانیشی بینی بوو بەڵێ مامۆستا عەلی زۆر جار دەڵێ ئینسان کۆبوونەوە لە دەوری سێشت دەکات یان ئەشیا یان ئەشخاص یان ئەفکار ئینسان ئەوانەی کە لە هەمان خراپترنەوەی کە لە دەوری ئەشیا کۆ دەبنەوە دومیانم بۆ خراپیەوەی کە لە دەوری ئەشخاص کۆ دەبنەوە بەڵام سێیەمیان لە دەوری فکرە و منهەج کۆبیەوە ئەوە باشە مامۆستا بۆ خۆی قەناعەتی وایە منهەجەکەی بزوتنەوە و خەڵکی کۆ نەکردەوە منهەجەکە نەوەڵا منهەجێکی جوان دادرابوو ڕێکپێک بوو بەڵام خەڵکەکە هەموو ئیلتیزامی پێوە نەدەکرد یعنی ئەشیا و ئەشخاص بوون وڵای ینی دەتوانم بڵێم خەڵکێکی زۆر کەم لە دەوری ئەفکار کۆ بووینەوە ئەوکو فکری ئیسلامی ئەوە جیا ینی لە دەوری ئیسلام کۆ بووینەوە بەڵام شێوازی کارکردن و منهەجی کارکردنمان چۆن بێ و چۆن نەبێ هەر ئەوەی بۆ خۆمان دەمان نووسی بە ئاوا بێ هەر بۆ خۆمان دژی دەوەساینەوە بەڵێ باسی ئەوەت کرد دوای سەردانە مانگیەکە ئەوەی کە لە هەژدەی 6 مامۆستا عەلی باپیر لە ئێران گەڕا و گەڕایەوە بۆ قەڵاتووکان دوای ئەوە شەڕێک ڕوویە بە ناوی شەڕی قەڵاتووکان و گردی ڕەمکان وانە ئەو شەڕە چۆن بوو مامۆستا تۆ لەوێ بووی مەیدانیە بەڵێ منیش لەوێ بووم مامۆستا عەلی تازە لەوە ببوورە وەڵام بیتەوە یەکەم شەڕی ڕووبەڕووبوونەوەی بزوتنەوە و حیزبی بەعەز بوو لەو سنوورە بەڵێ مامۆستا عەلی کە هاتەوە ڕۆژی هەژدەی مانگ کوبنەوەیەکی هینی پێکردین ئەمن مەسئولی مەقڕەکانی لای پشتاشان و قەڵاتەکە ئاشقڵکەوەی بووم چوومەوە بۆ قەڵاتەکان کە مامۆستاتەوە دانیشتێکی پێکردن و هێندە قسەمان کرد و ئەو دەنگوباسی سەفرەکەی تۆ لە بەستەمەلە نەبوویت بەستەمە لە سەروی ئاشقڵکەیە هەم بەڵێ دوای هێندێک لە برانمان لە ئەندامێتەکەم کە مامۆستا وەڵای ئەمە هێندێک عەمەلیاتی عەسکەری بکەین باشە لەو مەنتیقەی هەشتی کاکە گیان هێواش بن سەبرێ بگرن بەزەگە شت هاتە پێشەی سابر بن بە هەمووی دوو ڕۆژی بێنە هێرشیان کردی لەسەرێ وەڵاجا شەڕەکە تەقریبەن دوو ڕۆژ سێ ڕۆژی خایان ئێمە چوار کەسمان لێ شەهید بوو ئەوانش خەڵکێکی زۆریان لێ کوژرا بەڵام بەداخەوە لە مەنتیقەی ڕزگا هەجوم بۆ شۆعی و پارتی کرا بۆ ئەوانش چۆڵیان کردبوو لە مەنتیقەی دەسەڵاتیشمان برادرانی یەکەتی لەگەڵ هێن عەلی سوێسی بوو ناوی لەگەڵ سۆشیالیست ئەویش شار تقریبان لەژێر فشاری زەختی تۆپ و تارەوە لەوێ نەمابوون ئێمە ناچار بووین کە منتیقەکە بەجێ بێڵین بەڵام پێشەوەی بەجێ بەڵام باسی ڕووداوەکە بکەی من وەکو دووە پرسیاری بەرنامەکەمە بۆ بینەرم زەن ڕووداوە چۆن بوو ئێوە چەندتان لێ شەهید بوو بەرامبەر چەندی چۆن وەڵای ئێمە هێزەکان وەکو یەک نەبوون هێزی ئەوان جاش و جێشێکی زۆر بە هاوان بە تیارە لێ دەدەین ئێمەش بە حەقەت ینی قوتێکی وامان نەبوو 40-50 کەسێک لە سەر گردەکە بووین گردی ڕەمکان کە شوێنێکی زۆر ستراتیژی بوو بەسەر سێ لایدا دەڕوانی ڕزگە و ئەو بەکرە و قەڵاتەکاندا قوتی ڕئیسیمان لەوێ بوو مامۆستا عەلیش لەوێ بوو منیش لەوێ بووم ئەندامانی هێزیشمان بە زۆری لەوێ بوون شوێنەکانی دیکەشمان کرد بوو کاتێککە زەختیان زۆر بۆ هێنان لە دووەم ڕۆژدا بوو بەشێکیان لە بەشێک لە گردەکان لێگرتین هەموو قۆ خاصە بوون مامۆستا عەلیش لای عەسرێ بوو تقریبان ئێمە هەموو لە شوێنی خۆمان بڵین هەبوو فڕۆکەش بوو بەس کەمتر مامۆستا هات بانگی منێکی وتی ئەمن و تۆ مامۆستا عەلی مەمک و کاک عەبدوڕەحمان مامۆستا عەبدوڕەحمان لەوتەری و کاک ئەحمەد شاسوار لەگەڵ ئومێد بۆسکێنی و کاک ڕەسوول بەسوسێنی وتی ئەوە دەبێت هەجوومێکیان بۆ بکەین لەسەر گردەکە دەریان بخەین ئەمیشتم مامۆستای ئەتیادی ئێمە دەچین بەڵام تو بۆ لەگەڵبی چونکە بەڕاستی ئەگەری کوژرانی هەر یەکێکمان هەیە زۆریش چونکە ئەوان دامەزراون ئەمە هەجووم دەکەین دەبێت دەریانکەین ئەویش کوتی نا ئەم بۆ خۆم چاترزان بە قسەتان ناکەم ئێستا من ئێستاش ینی ئەو قسەی ئەو کاتی خۆمم پێ باش بوو بۆی کە بە قسەم بکات لەگەڵ نەبێت
وەرحاڵ لەگەڵ هجوومەکە بوو ئێمە لە هجوومەکەدا یەکێکمان لێ بریندار بوو دوشمان لێ شەید بوون شەیدەکانتان کێ بوون؟ مامۆستا عەبدوڕەحمان لۆتەری لەگەڵ ئەحمەد شاسوار بەڵێ برایەکی کەشمان کەزانی بۆی ئێمە هجوومان کرد و گرتمانەوە شوێنەکە بەغار بەڕاکردن هات لە خۆشیان لە دوڕایەکە تەقەی لێکرد ئەویش کوژرا شەید بوو بوو بەسێ بەڵێ یەکێکی تریشمان هەر بە تفەنگە لە تفەنگ شەڕەکە زۆر گەرم بوو شەید ناوی تایر بووەوە چوار کەسمان لێ شەید بوون بەڵام ئەوانیش دوایەوەی کە مانتیقەکەمان گرتەوە خەڵکمان بینی کە کوژرا و بڵێن برینداریان ڕان کردەوەوانە وا پێ دەچوو خەڵکێکی زۆر لەوانش کوژرا بێ ئەوە بوو تقریبا 2-3 ڕۆژ بەڵام دوای ئەوەی تر ئێوە مانتیقەکەشتان چۆڵ کرد ئێمە مانتیقەکەمان کاتێک چۆڵ کرد کە ئەولامان لای ڕاستەم و لای چەپەمان مانتیقەکە چۆڵ کرابوو و ئێمەش ئەوانیش قوتێکی زۆریان هێنا زەختێکی زۆریان کرد کانیەکمان لە خوار هینەوە ئامان لە دێنا لە خوا گردەوە کانێکەشیان گرت بوو ینی زانی بووان کانێکی لێ و ئاوێکی لێ ئێمەوازانێ نازانن بەرحاڵە وەزعەکە ئاوا بوو ناخۆش تۆڵی لە ماوەی کەمتریا دەقەدا ئێمە توانیمان ئەوانەی لەسەر گردیان نیوەی گردەکان کرد بوو لە ماوەی 10 دقە تقریبا هەر پاکمان کردەوە کەسی لێ نەما بزوتنەوە هێزەکانی تری ئاگیان لەم شەڕێەوە بوو بزوتنەوە ئەگەر بیستیان لەوێ هەر کەسە هات بوو بە هانامانەوە بەڵام چونکە زۆر لێک دوور بووین بۆ نمونە لە هێزی حەسەن بەرنا کاک مەڕوانی سلێمانی ئەوان جەماعەتێکی هاتن کاک فاروق علی جەماعەتێک مەسئولی هین بوو مەفرزەیەک بوو لە هێزی نەسرە و هات مەسەلەن کە حاجی سەعید و کاک جەمال ئەشرەف و کاک ماسە محەممەد هین ماسا ئەبوبەکر سیدیقی و محمودی ماسە محمەدی ڕازی و کاک جەمال ئەحمەد فەتاح و برای کاک نەژاد و کاک شادی خەڵکێکی زۆر هات محەممەد عەزیز وان نەهاتن کاک محەممەد عەزیز بەڵێ ئەویش هات تەشریفات و خەڵکێکی زۆر لەوانەیە لە میرە نەبێ ئێستا هاتن هێندێکیان هەر نەگەیشتە بەڵێ کاک جەمال باسم کرد کاک جەمال ئەشرەف هات کاک مەهدی و مەهدی سوور و خەڵکێک هات بەڵام زۆربیان پێڕا نەگەیشت پێڕا نەگەیشتن شەڕەکە تەواو بوو بەڵێ چەندێ دوایەوات مامۆستا هەر لەو ڕۆژەیە ڕۆژە 3 ڕۆژ 2 ڕۆژ هەتا بە ئێراندا هاتوونەوە حدود بە قەندیل لا گەیشتن لای ئێمە زۆری پێ چێ هەواڵەکەی پیاون خۆتان بە جیاز بەڵایی ئەمە جیازمان بۆ ئەوەی نەبوو بەڵام هەر بیسترا بوو چونکە یەکەتی زانی خەڵکی شەڕێکی گەورە بوو لەوێ جا دوای بەڕاستی ئەمە ئەو کاتیش و ئێستاش ینی ئەوانە مەوقفیانە بۆ ئەوبرانی کە هاتن بۆوێ لەو دوورە دەستیەوە ینی توانیان ئەو قارەمانەتی و پیاوەتێ بنوێنن هاتن بۆ لامان جاگەرێ مەشکا بووین خەڵکێک توانج پلاری تێدەگرتین بە تایبەتی برادرانی یەکەتی کە ئێوە منتیقەیەکتان چۆڵ کرد و شەیدان تا ئەوانە مشکمان کاکە ئەو منتیقاری ئێمە لێنین خەڵکێکی دیکەشی لێ یەک دووەمیشیان یەکەتی نیشتیمانیش سەرکردایەتی لە بەرگەڵ و سەرگەڵ و هەمووی چۆڵ کردو هاتووە لێرە قەڵەباڵێکتان دروست کردووە شکان و ئەوە هەر دەبێ بەس مهمەوەی ئینسان نەبەزێ ئێمە بەڕاستی نەبەزین چوینە منتیقەی پشتی ئاشقۆڵەکە و ئەو بناری قەندیل یعنی لەوێش چەند شەڕێک کرا ئەوان هجومیان بۆ دێناین جاشەکانەوە لە هەمویان سەرکەوتوو بووین الحەمدولله هەتا وای لێ هات لە ئاخری کەوتینە ناو پایزەوە وەکو هێزەکانی دیکە هەموو هێزەکانی یەکێتی و پارتی و سۆشیالیست و شیوعی ئەوانە ئاوارە بوون و چوونە ئەو دیوی ئێمەش لەگەڵوان بە هەمان شێوە ئەو مانتیقە مامەجێت کە ژیانی لێ نەدەکرا ئەو شوێنە لێ بووین هەموو بەفر و ئەوەیە دەستانان بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا حەسەن بابەکر پێشمەرگەی دێرین و ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس دەکەم لە بەشی دووەمی بەرنامەکەشم بەرنامەی جێپەنجە ئامادەبیت بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە تا بە یەکگەیشتنەوە لە بەشێکی تری ئەم بەرنامایە لەگەڵ مامۆستا حەسەن بابەکر بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموولا.